جێژای دانیال عەبدوڵڵا جێگیری ڕێڤەبەرێ دابشکردنا کەهرەبا کەرکووکێ دپرسم کو لە کەرکووکێ پێویستیە کەرکووکێ بە 1200 مێگاواتێن کارەبێ هەیە بە تایبەتی دوێ دەمێدا و دوێ گەرمێدا 1200 مێگاواتێن کارەبێ لەسەر کەرکووکێ هاتینە بڕین دە چ کارەساتێکێ چێکە نەگەر هات و زی ئەف کێشەیە چارەسەر نەبیتن هێژای دانیال بەڕێکە تەلەفۆنێت گەلمنەت و بخێراتیە کوردستان 24 ئەvە چی کێشەیە چێ بووی کارەب لە هەمی عێراقی هاتیە بڕین دناودا لە کەرکووکێ چێ بوویە؟ معلوم لحد الآن الأسباب الحقيقية تاوكو استا هوكارا سرچەکانی نەزانراوە ئەم دۆخە زۆر کەم ڕوودەدا لەسەر تۆڕی نیشتیمانی عێراقی چەند ساڵێک بەر لە ئێستا 4 ساڵ ڕەنگە زیاتریش دۆخێکی لەوە ڕوویدا ئەمە زۆر دەگمەنە کە ڕووبدات بۆیە تاوەکو ئێستا هۆکارە سەرچەکەی نەزانراوە سپاس بخوا تۆڕەکە هاتەوە سەر دۆخی ئاسایی خۆی و هەموو وێزگەکان دەستیان بەکار کردوتەوە بۆ هیوایی بتوانن بۆ هیوایی کە بتوانین لە دوو کاتژمێری داهاتوودا باشە هێژای دانیال ئێستا حاڵی حاضر هەموو عێراقی کارەبنینە کەرکووکیش دگەلدا بیتن ئایا هیچ زانیاریەک هەیە کەنگی کارەبا دەگەڕێتەوە کە ئێوە کێشەکە نازانن بەڵام بەڕاستی ئەستەمە بزانن کەی دەگەڕێتەوە بەڵام هیچ لێدوانێکی فەرمیتان یعنی ئێوە هیچ زانیاریەکتان هەیە کە کەی کارەبا دەگەڕێتەوە کەی ئەم کێشەیە چارەسەر دەکرێت؟ بەڵێ هێژای دانیال دیارە ئینتەرنێتە کەرکووکێژی خود بوو ژبەر ئینتەرنێتە کەربەلا ئەوە چەند ساعتەکەت گەل کارەبێ ئەوژی قوت بووە دیارە کەرکووکێژی ئینتەرنێت نەما نەتنێ کارەب دیسا هاتەوە دیارە دیساژی کێشەکە بچکە ئینتەرنێتێل کەرکووکێژی هەیە هێژای دانیال پرسیار کرد کەنگی دێ کارەبا ڤەگەڕیتەوە هیچ زانیاری هەنە ئەف کێشە دێ کەنگی چارەسەر بیت؟ نعم حقيقة هو حدوث الشت داون هي حالة تظهر على جميع المحطات التوليدية همو وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبای گرتەوە دوای بەدەستگەشتنی هەموو وێزگەکانی بەرهەمهێنانی کارەبا یەک لە دوای یەک دەخرێنەوە کار و دوای ئەوەش هەمیان بەیەکەوە دەبەسترێنەوە لە هەمان کاتدا هەر وێزگەیەک دوای ئەویتر ئەنجام دەدرێت ئێستاش لە پەرەسەندنی ئەم کارەداین باشە هێژای دانیال لە کەرکووکێ کێشە ڕئیسیە قوتبوونا کارەبێت چییە؟ ئایا بڕاستیژی کێشەکە تەکنیکیە و دسیستەمێ بەڵافکردن دابشکردنا کارەبێدایە یان ژی مەسەلەکە دیە؟ ئێستا تاوکو ئێستا نەزانراوە بۆچی ئەمە ڕوویداوە لە چەند سەعاتێکی داهاتووشدا بۆمان دەردەکەوێت هۆکاری سەرەکی ئەم ڕانی کارەبایەت چییە؟ دوای ئەوەی کۆنتڕۆڵی گشتی ناوەندی لە بەغدا پێمان ڕادەگەێنێت کە هۆکارەکەی چییە؟ تاوەکو لێکۆڵینەوە ئەنجام دەدرێت بۆ ئەوەی بزانین کەواتە ئەوەی من لە قسەکانی جەنابەت تێگەیشتم ئەوەیە کێشەکە لە سیستەمی دابەشکردنی کارەبایە نەک لە کەرکووک نعم غير معلوم لحد الآن تاوەکو ئێستا نازانێت دەکرێت بورجێک لە کار کەوتبێ یان خەتێکی گواستنەوە لە کار کەوتبێت یان تۆڕێک لە کار کەوتبێت تاوەکو ئێستا نازانرێت بەڵام چەند سەعاتێکی تر ئەمەمان بۆ دەردێت کاک دانیال کەرکووک پێویستی بە چەند مێگاواتی کارەبای هەیە؟ کەرکووک پێویستی بە 1600 مێگاوات کارەبا هەیە ئێستا ڕەنگە تۆزێک زیاتریش ئێستا ئامادەکاری دەکەین بۆ 1050 مێگاوات بۆ ئەوەی بگاتە 1200 مێگاوات بۆ ئەوەی بەشی ئەوە بکات کە بەکاردەهێنێت تاوەکو بتوانین تا 14 کاتژمێر کارەبا بدەین باشە ئێستا لەم حاڵەتە کە کەرکووک پێویستی بە 1600 مێگاواتی کارەبای هەیە کە ئێستا کارەبا نییە ئایا ماولیدەکان دەتوانن ئەم کارەبایە لە بوو کەرکووک دابین بکەن؟
نعم بەڵێ لە ئێستادا مۆلیدە ئەهلیەکان کارەبا بە هاونیشتیمانیان دەدەن دەشکرێت لە دوو کاتژمێری داهاتوودا تۆڕەکانی کارەبا بگەڕێتەوە سەردۆخی ئاسایی خۆی. باشە هێژەی دانیال خۆ پێشی ئەم کێشەیەش دروست ببێ هەر لە عێراق بەگشتی کێشەی نەبوونی کارەبا هەبووە ئەگەر 24 دەمژمێری حساب بکەین لە بینی 8 بۆ 12 کاتژمێر کارەبای نیشتیمانی بە پچراوی هەبووە کەواتە ئەم کێشەیەکی ئیداری سوی ئیدارەدانە لە عێراق گەندەڵیە لە عێراق بوو چارەسەرکردنی ئەم کێشە لە بنەڕەتیدا ئایا ئێوە وەکو ئیدارەی کەرکووکیش هەوڵێکتان داوە؟ دیسان قوتب و نزانم دیسا دیارە کێشە ئینتەرنێتێ لە کەرکووکێژی هەیە وەکی کەربەلا هەوە دیت هەفکارێ من شوان جەباری گوتی لە کەربەلا یەکجاری ئینتەرنێت نەمایە وەکی کارە بێ ئەvە دەمەکی داک و هەمی عێراقی کارەبا نیشتیمانی نەمایە ناوچەیەکێ بوو ناوچەیەکە دی دەمژمێرێت وێ زێدەترن بۆ نمونە ئەس بژم لە کەرکووکێژ دەمژمێر سێی ئێواریوە کارەبا نیشتیمانی هاتیە برین و لە بەغدایەژی هاتە گوتن ژێ دەمژمێر 4